کەمتر لە مانگێکی دیکە دوو هەڵبژاردن لە ئێران ئەنجام دەدرێت، هەڵبژاردننی پەرلەمان و هەڵبژاردننی ئەنجومەنی شارەزایان. لای هەندێک کەس ئەو دوو هەڵبژاردنە مێژووی و چارەنووسسازن و هەندێکیش بێهیوان و پێیان وایە ئەو دوو هەڵبژاردنە هیچ لە دۆخەکە ناگۆڕێت. بڕیارە هەردوو هەڵبژاردنەکە ڕۆژی 26 شوبات ئەنجام بدرێت. حکومەتەکەی ڕۆحانی هیوادارە کاندیدە میانڕە و ریفۆرم خوازەکان بتوانن بەشێکی زۆری کورسەکانی پەرلەمان بۆ خۆیان مسۆگەر بکەن. پەرلەمان ئێران لە 290 کورسی پێکاتووە. بۆ هەڵبژاردنەکەی ئەم جارەی پەرلەمان زیاتر لە 12,000 کەس خۆیان کاندید کردبوو. بەڵام لەلایەن ئەنجومەنی پاراستنی دەستورەوە نزیکەی لە 160 کاندیدەکان لا ململانیەکانی هەڵبژاردن دوورخراونەتەوە. لە ناو 3000 کاندیدی ریفۆرم خواز ئەنجومەنی پاراستنی دەستور تەنها ڕێگەی بە 30 کاندید واتە لە 100 کاندیدە ریفۆرم خوازەکان داوە بەشداری لە ململانیەکانی هەڵبژاردندا بکەن. ڕێگەنەدان بە بەشداریکردنی کاندیدە ریفۆرم خوازەکان ناڕەزایەتی حەسەن ڕۆحانی سەرۆکۆماری ئێرانی لێکەوتەوە. ڕۆحانی داوای لە ئەنجومەنی پاراستنی دەستور کرد پێداچوونەوە بە بڕیاری دوورخستنەوەی کاندیدە ریفۆرم خوازەکاندا بکاتەوە. بەڵام عەلی خامنەیی لا لێدوانێکیدا پشتگیری هەڵوێستەکانی ئەنجومەنی پاراستنی دەستوری کرد و ڕایگەیاند نابێت ڕێگە بەو کەسانە بدرێت بچنە پەرلەمانەوە کە لەگەڵ سیستەمی سیاسی ئێراندا کێشەیان هەیە. ئەنجومەنی پاراستنی دەستور لە ئێران لە 12 کەس پێک هاتووە. نیوەی ئەندامەکانی لەلایەن ڕێبەری ئێرانەوە دیاری دەکرێن و نیوەکەی دیکەشی لەلایەن پەرلەمانەوە بە ڕەزامەندی ڕێبەر دیاری دەکرێن. ریفۆرم خوازەکان و ئۆپۆسیۆنی ئێران ئەو ئەنجومەنە بە گەورەترین بەربەست دادەنێن لە بەرامبەر هەر چەشنە گۆڕانکاریەک لە ئێراندا. بەو پێی ئەو ئەنجومەنە دوو دەسەڵاتی گرنگی هەیە. یەکەم، لە کاتی هەر هەڵبژاردنێکدا ئەو ئەنجومەنە مۆڵەت بە کاندیدەکان دەدات کە بەشداری لە هەڵبژاردنەکاندا بکەن. دووەم، هەر کاتێک پەرلەمانی ئێران یاسایەک پەسەند بکات دەبێت ئەو ئەنجومەنەش ئەو یاسایە پەسەند بکاو، واتە ئەو ئەنجومەنە دەتوانێت بڕیارەکانی پەرلەمان ڕەت بکاتەوە. هاوکات لەگەڵ هەڵبژاردننی پەرلەمان لە 26 شوباتدا هەڵبژاردننی ئەنجومەنی شارەزایانیش ئەنجام دەدرێت. ئەرکیەوە هەڵبژاردنە هەڵبژاردننی ڕێبەری ئێرانە و لە 86 ئەندام پێکاتووە. بۆ هەڵبژاردنەکەی ئەمجارەی ئەنجومەنی شارەزایان زیاتر لە 800 کەس خۆیان کاندید کرد. بەڵام ئەنجومەنی پاراستنی دەستور لەناو ئەو 800 کاندیدە تەنها ڕێگەی بە 166 کاندید داوە لە ململانەکاندا بەشداری بکەن. چەندین کەساتی ناسرا و دوورخراونەتەوە. لە ناویاندا حەسەن خومەینی نەوەی ئایەتوڵڵا خومەینی و مەجید ئەنساری جێگری سەرۆکۆمار بۆ کاروباری پەرلەمان. جگە لەوانەش سەرجەم کاندیدە ژنەکانیش دوورخراونەتەوە. ئاستی دوورخستنەوەی کاندیدەکان بە جۆرێکە کە لە کۆی 31 پارێزگای ئێران لە 6 پارێزگادا لە ئێستاوە کاندیدە دەرچووەکان دیاری کراون. یەکێک لەو 6 پارێزگایە پارێزگای ورمەی ڕۆژهەڵاتی کوردستانە کە ئەو پارێزگایە 3 کورسی لە ئەنجومەنی شارەزایاندا هەیە. لە بەرامبەریشدا تەنها ڕێگە بە 3 کاندید درراوە بەشداری لە هەڵبژاردنەکاندا بکەن. تا ئێستا زۆربەی لایەنە ئۆپۆسیۆنەکانی ئێران بە حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستانیشەوە هەردوو هەڵبژاردنەکەیان بایکۆت کردووە و پێیان وایە هەڵبژاردنەکان نادیموکراتین و هیچ گۆڕانکاریەک لە ئێراندا دروست ناکەن.